لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم بەڕێزانم کاتتان باش. بەرنامەی هەفتانەم جارە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە خۆ دەگرێت تا کۆتایی هەفتانە لەگەڵمان. گەنجێک لە سلێمانی بەسەر گرفتەکاندا سەر دەکەوێت و بەردەوامی بە هونەرەکەی دەدات. ئاسنگرێک بە کەرەستەی فڕێدرا و کاری هونەری دروست دەکات. پیاوێک لە مووسڵ 20 ساڵە کوبە دروست دەکات. هونەرمەندێکی هەڵەبجەیی کە لە شاری هەولێر نیشتەجێەوە کار دەکات توانیوێتی هونەرەکەی تێکەڵ بە پیشەکەی بکات. مەڕوان هونەرمەندێکی دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجێ ئێستا لە هەولێر نیشتەجێیە. ئەو پیشەی سەرەکی خۆی سەرتاشیە، بەڵام توانیوێتی لەگەڵ هونەرەکەی ڕێکی بخات و تێکەڵی بکات. ئەو بەموو پۆرترێت دەی کەسایەتی بەناوبانگەکان دروست دەکات و هەروەها وێنە دەکێشێت. ئەمە شوای کردووە کارەکانی جێگەی سەرنجی دوای تاواکردنی هونەرە جوانەکان ساڵی 2011 لەسەر 2012 من بۆم نەوەکو سەرتاشێکی ئاسایی بووم. حەزمەگر کە جیاواز بووم، حەزمەگر کە ئیشێ بکەم تایبەتتر بێ لەوەی کە هەیە لەوەی کە پێویستەکە. نەخشم لە قژە کرد، بۆم لە گەڵامە کرد، گوڵمە کرد، یا کۆمەڵی نەخشەوانەی کە بۆم لە گۆگڵ سیرمانە کرد یا لە یوتیوب لە ڤیدۆکانامان بینی. لە دوای بەرەبەرە تازەگەریم تیا کرد و ڕسمی یاریزانەکانم لە قژا کرد. دوا بەدوایەوەیتر لەگەڵ هەر جارە و کۆمەڵە داهێنانی جیاوازمانە کرد. 2021 ینی کاتێکی کەم بۆ ڕەخسا کە بتوانم ئەو مووی کە ڕۆژانە کەوتە سەر زەویەوە کە هەموو ڕۆژێر فڕەمانەیە، ینی بگرە جارێ من لەسەر سفرێک دانیشتمە گەرەیەکێک لەو سەرەوە تاڵێم و لە چێشتێک وای بیبینایە یەکسەر ئەچوە دووە لە سفرەکە یەکسەر قاپەکەیان بۆ گۆڕی قێزیان لێ کردەوە. من هاتم وتم بابین جارێک کە ژیانەوەیەک بەم وە بین کە خەڵک هەمووی فڕەیە کە هیچ سوودێکی لێ نابینرێ کە خەڵک هەمووی خێزی لێکاتەوە، با وای لێ بکەین کە خەڵک بەلایەوە جوان بێ، ڕێزی لێ بگرێ، پارەی پێبا. ئیش بۆ ئیش وەکو کات فەرقەکە، ئیشمان هەیە ڕۆژێکی پێشەیە، ئیشمان هەیە هەفتێکی پێچێ، ئیشمان هەیە 2 هەفتەی پێچێت، چکە بەڕاستی ویشانە ئەبێت تۆ بە شێوازی بکەی بمێنێتەوە. ئیشی ئێمە ئیشێک نییە کاتی بێت، لەخوا بەزای بەسە گەشتین بۆی کە ئیشەکان نتوانین بۆ تاوی دنیا بیگواستەوە بەبێ ئەوەی تاڵێمووی لێ بکەوێتە خوارەوە. ڕاستی من لە 2012 کە تەخەڕوجم کردەوە بە بۆنەوەی کە بەردەوام لە دوکانەکەم ئیشی سەرتاشی مەگر زۆر بێکات بووم زۆر، بەڵام لە کاتی با بڵین پەیمانگایە ئەوەنەم ئیش کرد بوو بەڕاستی ئەتوان بڵم بەشی هەتایە ئیشم کردووە، ڕۆحم لەگەڵ تێکەڵ بووە. ئێستاش هەر سکێچێک هەر پۆرترێتێ بمەوێ بیکەمەوە بە ئەلوان مایی بێ، بە تەختیت بێ، 100% دەتوانم یانی لەخوا بەزیا بێ هەقی پێ بم. کاتی پرۆڤەم نییە ئیجنا بەدڵنیایەوە، ئێستا پرۆڤەکان هەمووی کردو بەموو، یانی ئەو شتێک کە جاران بە قەڵەمم کرد ئێستا بەمووی کەم هەر ئێوە ژەگەل لە ئیشەکانە ورد ببنەوە بۆ منە لە ساڵی 2021ەوە هەتاکو ئێستا گۆڕانکاریی گەورەمان لە بوارەکەی خۆمان نەکردو. ڕاست ئەمە بوارێکی نوێ بۆ تەواوی دنیا کەمترین خەڵک خەریکن، یاخود با بڵێن کەمترین کەسی هونەری ئیشتیاکەن، بە تایبەتەوەی کە وێنەکان بمێنێتەوە تا ئێستا نەکراوە. ئەلحەمدوللیلا کە من وەکو گەنجێکی کورد سپاس بۆ خوای گەورەکە وەکو گەنجێکی کورد ئەویشەم کردووە و دڵنیاشتانەکەم و لە داهاتوویەکی نزیکە ئینشاڵڵا تەواوی ئیشەکانمان ئەبرێتە دەرەوە لە دەرەوەی وڵاتیش پێشانگامانە بێ. لە هەڤەی پێنجیش پێشانگایەکی زۆر تایبەتمان لە فیستیڤاڵی جامیعەی تیشکە بێت کە نێودەوڵەتیە سەرجەم
مشتریەکان پێم بەڵێن کە جاریواییان بۆ منە 5 دقەیەکم لە کارەکەم ماوە تاویکەم ئەڵە بەڕاستی سەبرێ بەڕاستی تااقەتی من لەخوا بەزار خۆم کەسێکی هەیە من و عادی ئەم بەڵام ئەویشە زیاتر هادی کردم یانی زیاتر فێری سەلیقە و وردەکاری کردوم هەز بە مانەبوون ناکەم چێژ لە مانەبوونی شوەرەگرم یا بەڵێن چێژ لە وردەکاریکردن وەرەگرم بەدڵنیایە. دووبرای خەڵکی قەزای باتیفای سەرباس نووری دارەی سربەخۆی زاخۆ هەرچەندە دەرچووی زانکۆن لە زانکۆی زاخۆ بەشی مێژوو کارگێر کاریان تەواو کردووە بەڵام چاوەڕێی دامەزراندنیان نەکردووە. ئەوان پرۆژێکی گەورەی دانانی نەمامگەیان کردوتەوە کە شەتڵی میوە و سەوزەڵاتی تێدا بەرهەم دەهێن و توانیوانە لەو ڕێگەوە بژێوی ژیانی خۆیان دابین بکەن. بە گەنجانیش دەڵێن هیچ کات چاوەڕێی دامەزراندن یا کاری دیکە نەکەن تەنها پشت بە ئیرادەی خۆیان بەستن. سال 2013 و 2014 پیمانگه تخرج بودم پیمانگه آمدی قسم کارگیری کار اش بر نبونا کاری و دفعت دامزران داریم پستا خب دامزران تعیینات آن نبست لام امرابین مدرس آوید اوی کاریج اب کاری هجی مشتالیه شو مشتالیه چوام چه مشتالیه همین نوعیت کسکاتی و امتینین باجان سرکه باجان رشکه فلفلاتی یا شیرینه خیاره گندور بامی زابش لوبی فراولا اشکال همین نوعیت کسکاتیه یه فلاح متاج بتنه که نوبستانی بچیند میل ویره چاندی تقریبا امش دست پیک و حیوادو دست پید کن دست پیک و حیوادو دست پید کن مرحله قناغ چاندنایت حیوادو دا دست پید کن حیواسی و چار دا قناغت گشکر ناوینه حیوا پنج تقریبا حتی چند دکش حیوا شش جید بچتن که تیتن برهمی تیتن اف آودی آوی تیتن فروتن جوتیارن دوری فایده جید کن انشم بجن تا 3-4 حیوا کن او قناغت ویکاری مصدر مهر رئیسی امی توفکیت کرین جد بار پیکری آمد کرین که اف جهنه بار پیکری بد امی نو کرین و اوی توفکی جی اوی آمد تینی چینیر بیره جی همی ام تجربت کن شنی که آمد فروشین دین فلاحا اول بو ماه 60 سالانه افشولا مدرس بگیری وی شارع نابنازا خوب بو باتی فادا شولا پیش مدرس بگیرم ما برای اینکه دست آویدی بس پیچ بی بس اول بو ماه 60 سالانه تقریبا ما گیری کمی یعنی ما برفر گیری ما پیش ما اولی وقتی ما چه گیری پیچ بی ما پیش اینکه بو ماه 60 سالانه ما برفر گیری پشتی سربور شهرزایی بو مدیدا پیدا بشینی که ما برفر گیری خالق رجا که باش سردان آمد کشم بیش دست سران سری پاریزگاه دوی که پشیوه که گشتی رجا که هر باش قصد پروژه کنو استفاده که باش یش اوی پروژه ورگرتی پشتی که اف پروژه دماهی گد امجی ساعت کم پاچه زویه که دوری بخواب دست خوابتین هندکش وی اوادی وی برهمی لیتچین دا که امجی بجیوی از جان خواجه دابین بکن دو خازامش همی در چویا پیش بست نخوانه نه پیویا حکمت و هر یک دست باب شولا که وجال رهر چه بیا و ده به چه رنگی بتن کوبش داد اگه بخوا پیدا کردن و داد اگه جی که بخزانه خوا پیدا کردن دو خازامش وان قطبیا و خاصتا وکی در چه پیشکن گشتو کالی او جی وان در فتح کاری بگرهن پروژه گشتو کالی درست بکن چونکی ولات در پروژه گشتو کالی آوادانه
محەممەد شێخادی خەڵکی شاری سلێمانی و قوتابی بەشی هونەرە لە زانکۆی سلێمانی ئەو هونەری وێنەکێشانی تایبەت بەخۆی هەیە وەستایلێکی تایبەتیشی بۆ خۆی دۆزیوەتەوە سەر ڕای ئەوەی کە دەستی ڕاستی لە کار کەوتووە بەڵام ئەمە وای نەکردووە کە ڕێگر بێت لە بەردەم هونەرەکەی ئەو لە ڕێگەی وێنەکێشانەوە چیرۆکەکان دەگەڕێتەوە. دەست وەک بەشێک لە جەستە دەست لە دەرەوەی جەستە ئایا ئەم دەستە بەشێکە لە من یا بەشێک نییە لە من. حەمەد شێخادی دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم و ئەم ساڵ مەرحەلە چواری کۆلێژی هونەرم یەکەم ئەرزم لە پۆلی شەشی ابتیدایی بووە و لە پۆلی سێ چوومە مەحەلی فنون جەمیلەوە 5 ساڵم بە یەکەمی تەواو کردووە. دوم ساڵی مەحەدم بوو 2014 بۆ 15 لە لای مامۆستایەک و مامۆساوابی وتی ئیشە بکەن باز لە خۆتان بکەن. منیش بەسمەوە بە دەستی ڕاستمەوە وتم دەستی ڕاستم زۆرشی لە من گرتووە بۆ نمونە ئەو شتێک کە ئەمێ ببینم ناتوانم ببینم ئەو شتێک کە ئەمێ بڵێم ناتوان بڵێم بە بۆنەی چیەوە کە دەستی ڕاستی من تەواو نییە چکە لەبەرەی ئەترسام لەوەی کە خەڵک بڵێتەوە کەمەندامی زیادکەنەوە لە خەڵک بە 0.5 ببینم بە ژمارەیەک نەتبینم. گەورەترین کێشەی من ئەو بکەوە بم بە چای خەڵکە من بەهێزم منیش ئەتوانم بم بە ژمارەیەک وەکو ئێوە ئەتوانم بەرەم بێنم ئەتوان بخڵقێنم. هەتا وای لات ئەو ئیشە کە لە 2014 بەرەمێنە یەکێک بوو لە باشترین ئیشەکانی من لە لای مامۆستاکەم کە دروستی کردم دەست خۆشببوونیشی لەکەم کە ئێستا منی گیان بەم ڕۆژە دوای ئەوە کە پەرەم پێیاکەیتر دەستی ڕاستم ئەتوانێت ئیشکات ئەتوانێت شت بەرەم بێنێت ئەتوانێت ئەو شتی کە لە ناخی خۆیەتی نەک لە عەقڵی منە لە ناخی خۆیەتی ئەو جوڵانی کە خۆی هەیەی بیجوڵێنێت وە هونەر بکات. هەتا 2009 کە من عەرزەکەم کردەوە هەموو عەرزەکە بە دەستی ڕاستم بوو. چیرۆکی خەڵک وەرەگرم و دوایەوە ئەی کێشمەوە لە جادی من بەنووسیم بینوسم ئەی کێشمەوە و ئەو چیرۆکەکەم بەوێنە بۆی تەنابەت ئەو کەسی کە چیرۆکەم ئااتێت بتوانێت بیخوێنێتەوە و ئەو کەسێک کە هێسی دەکات چیرۆکێکی ترەیە بە من لە خاوەنی ئەو چیرۆکە و چیرۆکی دووەم چیرۆکی سێم دروستە بێت. نمونەی هاوڕەیەکم کە ڕەنگکوێر بوو لە مەحەد خەریب وەری نەگرم بەبوونی کە ئەم ڕەنگکوێرە بۆیە من ئیشەکەم بۆ کرد کە باز لە چایکەم و کاتوانێ بە ڕەنگکوێریش ئیش بکات. چیرۆکی دەسم کە ئەو شێوانی کە دەستم وەرێگرێت ئەو جوڵانی کە دەستمێکات هەمووی کێشاوەتەوە بە یەک سکێت ینی یەک جاکە قەڵم دانێم دایناوم تا چیرۆکەکە تەواو بێت کەواتە بە یەک خەت وێنەکە کێشم و چیرۆکەکە تەواوەکەم. من باز لە ناوی مرۆڤەکەم باز لەو ژاوژاوی ناو مێشکی مرۆڤەکەم کە ئەو ژاوژاوانی کە بەرێکە یا ئەو جۆنجاڵی کە بۆ بۆنی کێشەکانی چواردەورە و بەرێکێت و سەرراوی کە خۆشی کێشەی هەیە بۆیە من بۆ هێڵانە ئەتوانم دەری بەڕم کە لە ناو مێشکا چییە گوزارێت. لە کۆلێژی هونەر لەگەڵ کۆلێژەکانی ترا هیچ فەرقێکی نەبوو بۆ من چکە لەبەری هیچ هونەرێک نابین لە کۆلێژی هونەرە بۆیە من ئەستام بۆی کە لە کۆلێژ ئیشکەم لەسەر قادرمەکانی دەستم کرد بە ئیشکردن و چیرۆکمە نووسیەوە لە جاتی لەگەڵ یەکێکا دانیشتم قسە بکەم فیگەرێکمە کێشا کە لە مێشکی خۆمەوە لە چیرۆکێکی خۆمە لەگەڵی دانیشتم قسەمە کرد. چەند چیرۆکێکم ئاوا کێشاوس ڕۆژانە لەگەڵی ینی ئەر ڕۆژۆ چیرۆکێکمە کێشا هەتا وای لاو پێیان سڕیمەوە وتیان نابێت دەتین بە لیژنەی ئەنزیباتی و ئەمە ڕێکە پێنەدراوە بۆ تۆ کە ئیژە سەر دیوارکی ئاوتم بێ کۆلێژی هونەرە بێ هونەر پیشان بین نەک وەکو خەستخانەیەک بێت و چاوەڕێبی دکتۆر بێ دەرزی دەبە. دوای دەمە بۆڵێک و ئەم شانە پێیان سڕیمەوە و من ئیشەکانم بە چوارچێوەی ئیشەکان خۆی سڕیەوە ینی سپیم کردەوە تەنانەت ناو شتەکانی کە تەلەڤیزیۆن نووسێتی لێم نەکردەوە تەنانەت بەس ئیشەکەی خۆم سڕیەوە تا وتمۆکێ توام لەسەر ئەرز ئیشکەم وتی ئەتوانێت چیەکی بیکە بڵام بەسەوە ئەسڕێتەوە ڕۆژانە باجەکان ئەوی پیاکەن وتمۆکی کێشە نییە بۆ من ڕۆژانە ئیشم لەسەر ئەرزەکە کرد و باجەکان ئاات ئەیان سڕیەوە ئەوە بوو ئیشەکەی من لەسەر ئەرز. دەست وەک بەشێک لە جەستە دەست لە دەرەوەی جەستە ئایا ئەم دەستە منم یا لە ژێر ئەقلی منەیە. خواردنە فلکلۆریەکانی مووسڵ دەمێکە ناوبانگێکی زۆریان دەرکردووە بە تایبەتی کوبەی مووسڵ. حەمەد زیاتر لە 20 ساڵە لە نێو شاری مووسڵ دوکانێکی داناوە بۆ دروستکردنی کوبە و فرۆشتنی. ئێستا کوبەکانی حەمەد لە مووسڵ ناوبانگێکی زۆریان دەرکردووە.
من أنا تقريبا 23 تەمەنم نزیکەی 23 ساڵ بوو لە کارگەیەک دەستم بە کارکردن کرد کە وەستاکەم ئەبوو عەبدوو بوو هەر لەسەر دەستی ئەویش فێری دروستکردنی کوببە بووم یەکەم جار لە دواسی دوکانێکمان هەبوو دوای هاتینە نەمیشی دوای ئەویش هاتینە بانلوکش هەر لەگەڵ ئەو بەردەوام بووم تا 5 بۆ 6 ساڵ هەموو شتێکی فێرکردم لە هەویرەوە تا نانەوەخانە و بابەتی دا و دەرمانەکەی هەمووی فێر بووم لەخوا بە زیاد بێ ئێستا دوکانی تایبەتی خۆمم هەیە زۆر باش بەڕێوە دەچێ و سەرکەوتوین کوبا خواردنێکی کۆنە و خاوەن مێژوویەکی خۆیەتی خەڵکی مووسڵ زۆر حەزیان لێتی و هەمویان دەیخۆن جاران بەو شێوەیە دروستیان نەدەکرد ئامێر نەبوو بەدەست و هاوان دایان کوتا تەنانەت گۆشتەکەشیان دەکوتا بەو شێوەیە بوو ئێستا ئیشەکە ئاسان بووە چونکە دنیا پێشکەوتووە ئامێری تایبەت دروست بووە ئەو کات زۆر ماندوو دەبوون تا ئامادەیان دەکرد بەڵام ئێستا ئیسراحەتین بيها راحة كانوا قبل يتعبون بيها عم يعملوها بوقت داعش والله تأثرنا كثير يعني بەهۆی داعشەوە زۆر زیانمان پێکەوت وازمان لە کارکردن و کردنەوەی دوکان هێنا بوو هیچی شێک نەمابوو خەڵکی زۆر ماندوو بوون ئێستا لەخوا بە زیاد بێ ئاسایش گەڕاوەتەوە و ئیش و کار باش بووە رجع الشغل ورجع الحمد لله فضل من الله الساعة شغل كثير نحن نشتغل يعني ئیشمان زۆرە جاری وا هەیە لە کاژمێر 2 شەوەوە کار دەکەین تا 5 و 6 ئێوارە ئێمە ئیشەکەی خۆمان خۆش دەوێت بۆیە تامی کوبەکان خۆش دەدەچن ئەگەر ئیشەکەی خۆتت خۆش بووێ هەوڵی تەواو دەدەیت تا سەر بکەوی بەڵام ئەگەر ئیشەکەت خۆش نەبێ وازی لێبێنی باشترە چونکە سەرکەوتوو نابێت ما تحب لا تجي ما والله مشهورة والله كثير وكل ئێمە ئێستا بەناوبانجین لە هەموو شوێنەکەوە کڕیارمان هەیە هاوڕێیانمان لە هەرێمی کوردستان لە بەسڕە لە مووسڵ دێن داوای کوبە دەکەن تەنانەت ئەوانەی لە ئەوروپا دێنەوە دێن بۆ لامان و ئارەزوو دەکەن بە وڵاتانی دەرەوەش هەناردە بکرێن کوبەی ئێمە خواستی زۆرە چونکە پاک و خاوێنە گۆشتی خۆماڵی تێدا بەکاردێنین وە کوبەیەکی بەلەزەتە شغلتنا نظيفة ولحمنا صافي ئاسنگرێک لە شاری سلێمانی کە لەسەر پیشەکەی بژێوی ژیانی خۆی دابین دەکات لە هەمان کاتدا سەرقاڵی دروستکردنی جۆرێک کاری هونەریە لە تەل و شیشەی بەکارهاتوو فرێدراو ئەو لە ڕێگەی تەل و شیشەی بەکارهاتووە ئۆتۆمبیل و کۆپتەر و هەمەری سەربازی دروست دەکات دەشڵێت ئامانجم ئەوەیە کە بتوانم سەرجەم ئامێرە سەربازەکان بەو شێوەیە دروست بکەم کاتێککە باس لە کارەکەی و هۆکارەکەشی دەکات دەڵێت کاریگەری ڕابردووم لەسرە بۆیە ناتوانم لەو چوارچێوەیە بێمە دەرەوە. پیشە ماسنگەرە بەدەر لە کاری خۆم و لە ئاسنگەری خولیایەکی تایبەتیم هەیە بۆ هەنێک کاری هونەری هەنێک کاری وردەکاری ئەمە حەزێک و خولیای تایبەتی مناڵیمە کە هەمە ڕاستە ئاسنگەری بۆ بژێوی ژیانی خۆت و بۆ بژێوی ژیانی خۆت بەکارێنی بەڵام لە ڕاستیە زۆر حەزم لە هەنێ کاری وردەکاریە وەک دروستکردنی مەجموعەیەک شێت مەجموعەیە کاری هونەری جوان. کۆمەڵێشتم دروست کردووە وەک دەبابە هەمەڕی سەربازی کۆپتەرم دروست کردووە ئەمانە کە دروستم کردووە هەڵباتە بۆ مەبەستێ دروستم کردووە کە کورد
لە سەرەتایەوە کە چاوی هەڵێناوە بمبینەوە کە تووشی هەزاران مەینەتی هاتووە و زۆربەی ناخۆشی هاتووە بە بۆنی کۆکتەرێکەوە یا بە بۆنەیەوەی کە ئەمفال و کیمیاباران و زۆربەی شانی کە دروستکراوە وێرانکاری و لانەی یادگاری ناخۆشیشمان هەبێ لەگەڵی بەڵام لۆتی کە چاوم کردووە لە ژینگەیەکا کە گەورە بووم وا پێویستی کردەوە شانە دروستکەی کە ئازاری داوی. ئەمانە کە ئیشێکەکەم یا کارێکەکەم کە پارچامێنێتەوە لە ویشێکاییکەم لەوانە دروستیەکەم بەس بەڕاستی یعنی وردەکاری زۆرە ئەمیشەی من لە حەقەت یعنی ئەوەی کە بیرکردنەوە وردەکارەکەی ئازارە دەدا خودی خۆی کارەکە ئازارە نادە یعنی کۆمەڵی مەجموعەی شوێنەیە کە شتێک دروستەکە یار جێگایشی ئەوەی کە بیری لەکەیتەوە ئایا چۆن دروستیکەم و چۆن لە حیمیکەم شێوازی کارەکە ئەوەی ناخیانێن بەس بەڕاستی کارێکی زۆر وردەکار و زۆری زەعاجە حەز و خولیایەکی تایبەتی بۆی نەبێ بڕوا ناکەم دروست کرێ خۆ لێرە مەجموعەی ئاسنگەری شارەزا و چاکتریشمانەیە بگرە خراپەکەی ناویان منم بەڵام ئەمە شتێکە بێ حەز و خولیایەکی تایبەتی بۆی هەبێ بۆیە دروستیکەی شەر نییەوەی ئاسنگەر بێ بتوانێت دروستیکە و لایەن میش ناتوانم کۆمەڵی کاری تر هەیە دروستیکەم. سپاس کە تا کۆتایی هەفتانەی ئەم جارە لەگەڵ مامون.